ئەساسی سەردانکردنی هاوڵاتیان بۆم کلینکە بە حکمی ئێمە مای سێمان ئەم کلینکە کارەکانمان ڕاگەبەوەی کارێکی نوێژەنکردنەوەنێ لە بەشی خوارەوەی کلینکەکە بەهۆی ئاوەڕۆیەکەوانێ ئێستا بەڕووی هاوڵاتیان ناکراوەتەوانێ ئەوەی هاوڵاتیانی کە سەردانیەماکەن ڕۆژانە 250 هاوڵاتی سەردانی ئەم کلینکاکە لە مای کەمتر لە 5 خولەکدا هەموو کارەکانی پشکنینەکانیان بۆ کرێ لێرە لەم کلینکەیە بەشمان بەشی بۆ نمونە تاقیگەمانەیە پزیشک ئەو نەخۆشان و هاوڵاتیان نابینێ کە پێویستیان بە چارەسەر و وەرگرتنی چارەسەرە هەڵا ڕێگەی دەرمانخانەی کلینکەکانە بێ بەرامبەر چارەسەری و کەساناکی کە لە سەرەتا و ناوەندی نەخۆشیەکەیان ئەو کەسانشی کە با بڵێن باری تەندروستیان ناجێگیرە ڕێنماییەکەن کە بچنە خەستخانەکانی تایبەت بە کۆرۆنا لێ چارەسەر وەرگرن پشکنینی PCR کە لێرە ئەنجامەکە لە ماوەی 24 بۆ 40 ساعت ئەنجامەکەی لێرە دەرەچێ پشکنینی PCR بەبێ بەرامبەرە لێرە بۆ هاوڵاتیان ئەنجامە درێت و توانێت هاوڵاتی سود لە پشکنینانە وەرگرێت لێرە.